ام زیدت الاستارتاپ گرا بازار کانزان را واستن رزدار مظفر ابو بکر شارزای بازار داراییه تو بخیراتی کاک مظفر سپاس با آماده بونا و نوکا جدر و بگره حتی دگات کردستان چاو لسر او راپورتانی بانکی ناوندی امریکا که امرو بریاره اشکرا بکرین ئێوە چ پێشبینیەکی لێ دەکەن بۆ ئەوەی کاریگەریەکەی بۆمان ڕۆنتر ببێتەوە؟ سپاس کاکەوەر بۆ ئەم دەرفەتە کۆبوونەوەی ئەمڕۆ دەرئەنجامی کۆبوونەوەکانی ڕابردوو ڕادەگەێنرێ کە تێیدا وەبەرهێنەران بە وردی وشە بە وشەی شی دەکەنەوە تاوەکو کاریگەری ئەو وشانە لەسەر کۆبوونەوەی داهاتووی کەمکردنەوەی ڕێژەسووی بانکی وەدەرکەوێ. ئەم کۆبوونەوەی کاریگەریەکەی لەسەر ئەوەی لە سێ خاڵدایە بۆ یەکەم جار کاندیدکردنی بن وارش کە دەرئەنجامی کۆبوونەوەی ڕابردوو بزانە کاریگەری چەندە لەسەر بازارداریەکان و هەروەها کەمکردن و بەرزبوونەوەی ڕێژەسوو جگە لەوەش ڕێژەی بێکاری کە ئەمە بەیانی داداش زۆر گرنگ هەیە لەسەر ڕێژەی بێکاری وتەکانی ئەمڕۆ بەتایبەت وتەکانی باومان کە یەکێکە لە ئەندامانی یەدەگی فیدرالی و هەروە جێگری سەرۆکی بانکیشە کاریگەری زۆر زۆرە لەسەر کۆبوونەوەی داهاتوو بۆ کەمکردنەوە بەرزکردنەوە ڕێژەسوو. لەم حاڵەتەدا لەو چاڕوانیەدا چاوی خەڵکی بەتایبەت ئەوانی ناو بازاری کانزەکاندا مامەڵەکان دەکەن لەوەیە بزانن ئێستا ئاراستەیەکی ڕۆن بۆ نرخی زێر دیار بێت بەرەو کوێ دەچێتن کە ئێستا لە ئاستی 4926 دلار دەیە لە جوڵای خێرا دەیە تا ئێستا 50 دلارێک لەسەر ئۆنسێک زیاد بووە ئەمڕۆ. دوو خوێندنەوەی گرنگ هەیە پێویستەوە بەهێنەران باش بیزانن چونکە وەڵامی ئەو پرسیارە دەکرێت سوودی زۆر بەوە بەهێنەران بگەینە لەسەر ئاستی وەبەرهێنانی گەورە لەسەر ئاستی وەبەرهێنانی بچووکیش تا لە ڕووی شیکاریەوە شیکاری تەکنیکی زیاد تا لە سەروی 4850 بێت ئاڕاستەکە بەرزبوونە لەسەرەوەیە. بەڵێ بە هەر هۆکارێک بێتە خوار ئەو زۆنە ئێمە چاوەڕوانی دابەزینی زۆر گەوری زیاد دەکەین بۆیە لە ئێستاداوە باش نییە هیچ کەسێک بیر لە کڕینی زێر بکاتەوە تا ئەوە یەکلایی نەبێتەوە تا نەچێتەوە بۆ نمونە سەروی 5100 ئەمە زۆنێکی زۆر باشە بۆ کڕین بەڵام لە ئێستادا نرخی زێر لە لێواری دابەزینێکی گەورەیە بۆ زۆنەکانی 4250 و هەروەها بۆ 3800 کە ئەم شوێنە 3800 شوێنێکی زۆر باش پێشبین دەکەن نرخی زێر دابەزێتن. بەڵێ زۆر ئەگەر بێتە خواردن 4800 دەکە 4200 ئاسی 200 تارگێتی یەکەم ئەمە کەی ڕووبداتن بە پێی پێشبینیەکان کاکە مزەفەر؟ لە دوای بەشی لە دوای مانگی 6 ساڵی ڕابردوو خوێندنەوە بۆ ڕۆژەکان کەمە قورسە لەبەرەوەی ڕۆژ هەبووە 200 دلار بۆ 300 دلار بەرز بۆتەوە بەڵام ماوەکە ئەتوانین بەڵام ئێمە لە شیکاری تەکنیکی ئاماژە بەچی دەکەین ئاماژە بە زۆن دەکەین چونکە کە ئەو زۆنی بڕی لە ڕووی شیکاری تەکنیکیەوە دەکاتە زۆنی داهاتوو بۆ نمونە 4250 بەڵام ڕووداوە جۆ سیاسی و جۆ پۆلیتیکان کاریگەری زۆریان هەیە جیوسیاسەکان ئێستا لە ڕەوشێکدا بەتایبەت ناوچەکە کە دەبێت پێچەوانە ببینین نەکدا بازین کەواتە چی وا دەکاتن لە هەمان کات دەکە باسی کەمکردنەوەی سوودی بانکی لە ئەمریکا دەکرێتن لە مانگی 6دا یەکە بکرێتن پێچەوانە ئێستا ببینین ئەو پێشبینیانە کە باست کرد وەک جەنابتان وتان دەکرێت بێتە سەر ئاستی 4200 دلاریش بۆ هەر ئۆنسێک. ڕەنگە ئەمن پێشبینەکانی بۆ دابەزینی ئەگەر ئەم زۆنە ببڕێ بۆ دابەزینی زیاتریش بەڵام لە دوورمەودا زێر ئاڕازەکەی بەرز بوونە بەنسبەت کۆبوونەوەکەی ئەم ڕۆژ ئەگەر هاتو ئاماژەکان وتەکان ئەوەیان لێ خوێندرایەوە کە ڕێژەی سوبانکی کەم دەکرێتەوە بەڵێ نرخی زێر لە مانگی ڕابردووە لە بەیانیەوە لەم ڕۆ بۆ بەیانیش نرخی ئاڕازەکان بەرز دەبتەوە کە 5100 بەرزبوونەوە دەکرێت کەی بڕواتن ئەگەر ئەو ڕێیە زەڵال بوو کە بەڵێ سوودی بانکی لە پێشمەنەکەم بکاتەوە. وەکو گوتم ئەگەر ئەگەر ئەو زۆنی 5100 تێپەڕێنێ 5120 بە دیاریکراوی تێپەڕێنێ ئاڕاستی زێر بەرەو بەرزبوون دەبی ئەمە خوێندنەوەی دەتووە بۆ بەرهێنان دەتوانن زێر بکڕن و دەبێت وەبەرهێنان باش ئەو بزانن کە کاتێکە لە زێر وەبەرهێنان دەکەن ئاگاداری سیاستی بانکی بن سیاستی بانکان چۆنە کاتێکە بەتایبەت ئەمریکا
بەڵێ کاتێکە بانکەکان دەیکڕن خەڵکی ئاسایی وەبەرهێنان بیکڕن کاتێکە هەموو خەڵک چوون بەرەوەی دوور کەوتن بەڵێ بەردەوام بوون لە کڕی خەڵکی ئاساییش و تەڵیبێت زۆر بوو دەبێت بۆ بەهێنەر ستۆپ بکە بوەستێ چونکە ئەمە دابەزینێکی گەورەی لە پێشە جگە لەو بانکان ڕاگەیاندنێکی ئەلامی زۆر باش ئەدەنە پاڵپشتی ئامانجەکانی خۆیان تاوەکو ڕێکلامێکی گەورە بکەن لە پشتەوەی بانکان کە ڕێکلامیان کرد خەڵک ئەسن زێڕەکڕن کە تەڵەبێت لەسەر زێر زیاد بوو ئەو کات دەبی خەڵکی ئاسایی وەبێنە ستۆپ بکە زێر نەکڕی لە دابەزینش باماشەوە باشە کاک مزەفەر بەبینە سەر زیوکە ئێستا ئەگەر بە کیلو باسی بکەین لە ئاستی 2400 مامەڵە پێدێتەکردن بەڵام ماوەیەک پێش ئێستا زۆر جیاوازیەکی زۆرتر هەبوو بە نرخی زۆر بەرزتر مامەڵی پێکرا لە هەرێمی کوردستان چی چاڕوان دەکرێت بۆ نرخی داهاتووی زیو لەگەڵ ئەم گۆڕانکاریانەی کە بۆ زێر باسمان کرد کە پێکەوە بەسراون جیاوازی نێوان زێر و زی و هۆکارەکە ئەوەیە بانکە ناوەندەکان کار لەسەر زیو ناکەن وەکو پەناگەیەکی ئارام زی و کاڵایەکی پیشەسازیە ئەگەر نرخی بەرز بێتەوە لە بەرژەوەندی بانکە ناوەندەکان نییە بۆیە ئەگەری دابەزینی زی و لە بەرامبەر زێردا دوو بەرامبەرە بۆ نمونە ئەگەر ئێستا نرخی زی و لە چاو مانگی ڕابردوو 50% شکاوە بەڵام زێر نزیکەی 20% شکا ئەمە جیاوازەکەی زۆرە جگە لەو بانکە ناوەندەکان بەردەوام زێر دەکڕن وەکو پەناگەیشی ئارام هەم وڵاتەکانیش بەتایبەت لەو ڕێوە زیو نەگەیشتوتێ شتێکی زۆر گرنگێکەوە بەرهێنان بیزانن هەر کاتێکە هندستان و سین و رووسیا دەستیان بەکڕی زیار کرد ئەوان شتێکی باشتر زان لە ئێمە دەست بەکڕین بکەن بەڵام بۆ ماودای دوور بڵێ بۆ مەودای دوو ئەمە قسێکی زۆر باش کردێت بۆ زێر کڕین بۆ ئەوەی کە بەشەی فیزیکی بیکڕی یاسای هەیە یاسای وەبەرهێنان هەیە کەمتر لە 6 مانگ ئەگەر زۆر پێویست بیفرۆشی ئەگەر نا ساڵێک بۆ 2 ساڵ دەبێت ئەم زێرە ئەم زیوە هەڵبژیرێ جگە لەوە پارێک نەبێ کە ئەو پارێ زۆر پێویست پێ بێ دێ بە پارێک بێت زیاد بێ بۆی لە جێتی پارە هەڵگری بەست لە فرۆشتنیش هەوڵ بدەن زێر هەمووی نەفرۆشن ئەگەر زۆر پێویست و 50% بفرۆشن ئەگەر زۆر ناچاریش بوون 20% ئەو زێرە بێڵنەوە کە لەم دەستیان باشە بەبێمەوە سەر زی و خواستەکە چۆن ئێستا لەناو بازاڕی کوردستان بەداخۆ لە هەرێمی کوردستان نەک هەر لەسەر زی و ئەگەر شتێک تەڵەبی لەسەر زۆر بوو خەڵکی ئاسایش دەسن دەیکڕن بەڵام بەنسبەت زی و پێویستە حکوومەت چاودێری نرخی زی و زێر بکەن ناو بازار لەبەر ئەوەی بەشێکی زۆری وەبەرهێنان زی کە نرخی گەیشتە 3500 دلار ئەوان بە 5800 دەیان فرۆش ئەمە ئەگەر کەسێک وەبەرهێنەر ئەم زیوە بکڕێ بە 5800 ئەگەر زیو بگا بە نزیکەی 180 دلار ئینجا ئەگات بە پارەی خۆی یعنی جیاوازیەکە زۆرە ڕاستە جارێ دوور دەبین بەڵێ ڕاستە جیاوازی دەبێت هەبێت لە نێوان بۆرسەی جیهانی و بە بازار داخلیەکان بەڵام دەبێت جیاوازیەکە کەم بێ لەوەی ئەو کەسێکە زێڕەکە دەکرێت یان زیوەکە دەکڕێت لە دوورمەودادا ئیسفادەی لێ بکە زۆر سپاس ڕێزدار مزەفەر ئەبوبەکر شارەزای بازار ڕێزمانی هەر بژی